ڕێگای کفری کارێز یان دەروازەی کفری مۆتەکەی دانیشتوانی شارەکەیە. دەیان ساڵە باس لە قیرتاوکردنی دەکرێت و ناگاتە کۆتایی. لە کۆتایی مانگیابەوە کاری تیاکرێت، بەڵام تەنها ڕێگەکە بڕاوە و کارەکانی ڕاگیراون. ئەمە جێی نیگەرانی هاوڵاتیان و شۆفێرانە. یعنی بۆ گەشتیار، بۆ هاتشۆ، بۆ یعنی سیمای شار، بۆ کشتی ناشرینی کردە. ئێمە وا بە تەما بووین وتمان جەزرە وەسەڵتیە جوانەکەن و کۆمەڵێ دارەنێن و خۆماندارە تێرین و خۆمان خزمە شارەکەکەن و ئێمە خەڵک کفریم. زۆر پێم ناخۆشە ئەم تشتە ئاوا بینم بەڕاستی. والله المنظر تعبان والسيارة هم تعبانة. دیمەنەکە بێزارکەر و ئۆتۆمبیلەکانیشمان تێک دەدات. ڕێگاکە زۆر خراپە و بۆ هاتوو چۆ گونجاو نییە. من لە بەغدادەوە هاتووم، ڕێگای ئەوە ناخۆشم کەم بینیوە. ڕێگاکە کەمترە لە 5 کیلۆمەتر و بە یەک سایدیش قیرتاو دەکرێت. ئێستا قۆناغە سەرەتاییەکانی کاری تەواو کراوە. ئیدارەی شار سوورە لەسەرەوەی کە کارەکانی پرۆژەکە زۆر ناخایەنێت و لە کەمتر لە 2 مانگدا ئەبێت تەواو بکرێن. لە ماوەی 50 ڕۆژ ئەبێت تەواو ببێ. 50 ڕۆژی تەواو بۆ قیرتاوکردن و کۆتاییهێنانی سەرجەم کارەکانی ئەم تەواوکاریە. حاڵی حاضر کۆمپانیای جێبەجێکار و لایەنی جێبەجێکار ئەو ئالیاتانەی کە کاری پێکردووە لە دەروازەی کفری کەلار کفری کارێز ئێستا لە تووکن عەزیز قادر کار ئەکا و ئەتوانن بە کامێراکانتان و بە مایکەکانتان بچنە ئەوێ بیبینن. لەبەر ئەوە کارکردن نەوەستاوە لە پرۆژەکە، بەڵکو بەهۆی خەرجی و سیستمی دارایی ئەم سیستمە ئێستا وایە و وا جێبەجێکرێ. ئەبێ بانکی مرکزی بانکەکانی هەرێم ئیعاز بداتە بانکی گەرمیان بۆ ئەوەی سلفەی پێویست سەر بکەن، ئەو سلفەی کە ڕێککەوتونە سەری. ئێستا نەف سلفەکە ڕاگیراوە و نە کارکردنیش ڕاگیراوە، بەڵکو ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەوەی قیرتاو بکرێ و سلفەی پێویستیش خەرج بکرێ. ئەم دەروازەی کفری ڕێگایەکی سەرەکیە و دوا سنووری هەرێمە لەگەڵ ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی ناوەنددا. جگە لە خراپی و نەشیاوی ڕێوەبانەکە، دیمەنەکەشی بۆ دەروازەی شارێک نەشیاوە کە بە شاری وەزیرانیش دەناسرێت. سامانکەریم کورد، چاد نیوز، کفری.